سەرۆکە ئێمە 50 ساڵە دو ساڵ کە چوین ئەخدیان بۆ تازە کردوینەتەوە یا لە بینی خۆمانە لەناو خۆمانە کردومانەوەکو مزایدا 50 دینارات 40 دینارات 10 دینارمان زیاد کردو ئەخدەکەمان ئیمزا کردو ئێستا ئێمە چوین عقد تازەکەینەوە سەرکە خەڵکیان لە دەرەوە بۆ هانیوین مزایدەمان بەسەرەوەکەن و ئێمە 50 ساڵە ساحەبی و دوکانی وایە 30 عایلەی لەسرە نە دوکانمان فرۆشتووە پارەی کارەبا کیلۆی 130 هەزارمان لێ ئەسەن لە بەرەوەی ئەڵێ تجاریە زەریبە دوو قاتمان لێ ئەسەنن سەر ئەوەش ئەمە قوبوڵمانە خەی ناکە بە پێی قانونەکە کرێکە چوەنە بە پێی بیستەکە بۆ 4 ساڵە ئەوە ئامادەین زیاییکەین بەڵام وەکو داگیرکار ئێمە ناڕۆینە دەرەوە لەو دوکانانە مەگە بەسەر لاشەمانە بەڵێ خەڵکی کە ئەوە تا چەکەکانیان دیارە و لەوێ هیوایان هەیە 20 چەکییانیوە هی 20 دوکان هەیە 80 چەکییانیوە